یارەکانی قۆناغی یەکەمی جامی یانەکانی عراق دەستی پێکرد لە یەکەم یاری خۆی دایانی بابان سەرکەوتنیشی گەورە و گرنگی بەدەستهێنا کاتێک بە 8 گۆڵی بێ بەرامبەر لە میوانەکەی شاری کەرکووکی بردەوە. یانەی بابان لە یەکەم یاری خۆیدا لە جامی یانەکانی عێراق سەرکەوتنێکی گەورە تۆمار دەکات و دەگاتە قۆناغی داهاتووی خولەکەش. لە میانەی یەکێک لە یاریەکانی قۆناغی یەکەمی جامی یانەکانی عێراق یانەی بابان لە یاریگای ئاشتی میوانداری یانەی ڕافیدەینی بەرگ زەردی شاری کەرکووکی کرد. یاریەکە تاگلایەنە بوو بۆ یانەی خاوەنی یاریگا بە جۆرێک یانەی میوان نەیتوانی هیچ ڕەتدانەوەی هەبێت. باڵادەستی بابانی ژوای کرد کە گێم یەکەم بە 3 گۆڵی بێ بەرامبەر بە سوودی خۆی کۆتایی پێبێنێت کاتێک نەهرۆ مستەفا و ئەژی محەممەد و زیدان بەرزان گۆڵەکانیان تۆمار کرد. گێمی دووەم هەمووی چاوەڕوانی ئەوە بوو یانەی میوان هەوڵ یەکسانکردنەوەی ئەنجامەکە بدات، بەڵام هەموو شتێک پێچەوانە بوویەوە کاتێک یانەی بابان تووڕێی خۆی پیشانی میوانەکەیدا و 5 جاری تر تۆڕی گۆڵی ڕافیدەینی هەژاند کە ئوسامە ڕەوف و چۆمان عەزیز و نەهرۆ مستەفا گۆڵی دووەم و شەشەمی تیپەکە و دانیار ئیسماعیلیش 2 گۆڵی کۆتایی یاریەکەی تۆمار کرد. باز بەخوای گەورە بە خێراتتانەکەم. تەبان ئێمە ڕۆوەکو ئەنجام و ئاستیش ڕازی بووم لە تیپەکە هەرچەند ئێمە فترێکی کەمە لە ڕاهێنانکردنین، بەڵام بە شێوەیەکی گشتی ئاستی تیپەکەمان ئەتوانم بڵێم یعنی ئەوەی کە ئێمە داوامان کردبوو ئەوەی ئێمە پێمان ڕاگەیان دەبوون بە باشی توانیان جێبەجێکن، بەڵام ئێشتا ئێمە گەربمانەوێ منافەسە بکەین لە دەوریا پێویستیمان بە ئیمکانێتی باشتر وەکو یاریزان وەکو ئەدا زیاتر ئەبێ، چونکە خۆتان نەزانە خۆلی کوردستان ئیمساڵ بەهێزترە لە ساڵانیکە، بەڵام ئێمە ئەم یاریانەی خولی عێراق و کاسکە بەشداریەکەین هەوڵین سوودی لێوەر بگرین وەکو ئامادەکردنێک وەکو یاریزانەکان کەوا کامڵ بن ئامادەیان بکەین بە باشترین شێوە بۆ خولی کوردستان. وەڵی مامۆستا بەڕاستی ئامادەکاریمان گەلێکم بوو بۆ ئەم خولەیە، بەڕاستی ئێمە 3 ڕۆژ خۆمان دابین کرد، زۆر بەپەلە بوو ئیشەکە وتر ئستعدادمان نەکرد بۆ ئەم یاریە و وەختەکە زۆر کورت بوو بۆ ئێمە لەبەرەوەی تۆزانی قەیرانی داراییە ئیتر وەرزش لاوان ئێستاکە ئیمڕۆ لە کاتێکی لە گونجاون بۆ ممارسی ئەم یاریە تازە دروست کراوە لەم وەرزش لاوانە خۆی 6 وەرزشی تازە دروست کراوە لە فەرمانی پێکرا بوو لە بەغا 30 موافقەی پێدراوە، ئیتر ئەم نادیانە ئەبێ مشارەکەی ئەم بوتڵە بکەن کاسی عێراق بۆ CV نادێکەنە. بۆ برنەوەی یانەی بابان گەیشتە قۆناغی داهاتووی خولەکە و ڕوبەڕووی براوەی یاری نێوان شەبابی دووپس و پێشەوا دەبێتەوە و یانەی ڕافیدەینیش کە یەکەم جار بوو بەشداری جامەکە بکات ماڵ ئاوایی کرد. ئەردەڵا محەممەد، کەناڵی پەیام، سلەیمانی.